على رسول الله. اللهم ربنا اجعل جمعنا هذا جمعا مرحوما وتفرقنا من بعده تفرقا مباركا معصوما. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك، ومن طاعتك ما تبلغنا به جنتك، ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا. اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أحييتنا، واجعله الوارث منا، واجعل ثأرنا على من ظلمنا، وانصرنا على من عادانا، ولا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا تسلط علينا من لا يرحمنا. براكانم سلامی خوای گەورەتان لێبێت لە ئێوەش و لەو بەڕێزانەش کە لە ڕێگای ئینتەرنێتەوە گوێ دەگرن و داواکارین لە خوای پەروەردگار بیکاتە مای خێر و بەرەکەت بۆ منیش و بۆ گشتلایەک. ئەو کەلیمەی کە دەمەوێت بێڵێم کە ئامۆژگاریەکە سەرەتا ئینجا بۆ ئێوەی بەڕێزیش ئەوەیە با لە هەوڵی دوو شت دابین. یەکەمیان خۆمان ساڵحکەین، دووهەمیشیان ئیسڵاحی غەیری خۆشمانکەین، واتە نەجمع بەینە الصەلاح والئیسڵاح. با هەوڵ دەین چاک بین و هەروەها چاکەکاریش بین، صالح و مصلح. ئەگەر ئەم دووشتە هەبێت لە ناو کۆمەلگادا، کۆمەلگا بەختەوەر دەبێت، کۆمەلگا سەرکەوتوو دەبێت، پارێزراو دەبێت لە هەموو شەڕ و ناڕەحەتیەک، و هەروەها خوای گەورە لێی ڕازی دەبێت لەو کەسە، لەو کۆمەلگایە، لەو خێزانە، و هەروەها خوای پەروەردگار بەرەکاتی و ڕەحمەتی خۆی بەسەردا دەڕێژێت. پێش هەموو شتێک پێویستە هەر یەکێ لە ئێمە گرنگی بەوە بدەین خۆمان لە خودی خۆماندا کەسانێکی ساڵح بین. خوای پەروەردگار لە هەر ئایەتێکدا تەقریبەن غالیبەن کە باسی ئیمان دەکا، یەکسەر بە دوایدا باسی وعەمیلوا الصالحات دەکات. ئەوەمان تێدەگەێنێ بەس کافی نییە بۆ من و تۆ بۆ ئەوەی خوا لێمان ڕازی بێت و بمان خاتە بەهەشتەوە، بەس ئەوەندە کافی نییە کە تۆ ئیمانت بەخوا هەیە، ئیمانت بە پێغەمبەران هەیە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام، بە کتابەکان، بە ڕۆژی دوایی، بە قەزا و قەدەر. کاکە من موسڵمان متەوە نە، دەبێ کردەوەی چاچیش بکەیت، دەبێ عەمەلت ساڵح بێ، دەبێ ڕەوشتت بەرز بێت، دەبێ زمانت پاک و کەلیمەی طەیبت هەبێت، تەسەڕوفات و هەڵس و کەوتت جوان بێت. کەسێک مەبە بڵێ تەنها وەکو شیعاری متەفەلیت و ضایع و دوور لە ئاداب و ئەحکامی ئیسلام. کاتێک پێی دەڵێ نوێژ کە دەڵێ دڵ شەرتە، دڵ حسابە، دڵم چاکە. کاکە حرام مەکە، دەڵێ دڵ حسابە. چیەکەی بیکە گرنگەوەی دڵت باش بێ. طبعا ئەمە قسەیەکی هەڵەیە. خۆی ئەگەر ڕاستکەن دڵیان باش بێ کردەوەشیان باش دەبێت، کە ڕاستکەن دڵیان باش بێ زمانیشیان باش دەبێت، زینا ناکە، قەتڵ ناکە، دزی ناکە، ئەزیەتی خەڵک نادا. ئەگەر دڵ باش بوو کاریگەری دەبێت بەسەر زمان، بەسەر لاشەدا. بۆیە براکانم کە تەماشاکەین خوای پەروەردگار دەفەرمێ ئین الذین ئامنوا وعەملوا الصالحات، ئەوانەی کە ئیمانیان هێنا وەچیان کرد وعەملوا الصالحات، وەکردەوەی باشیشیان کرد. کەواتە لەگەڵ ئیمانەکەماندا پێویستە کردەوەمان باش بێت، و عەملوا الصالحاتیش کردەوەکان بۆچی خوای گەورە بە مطلقی هێنایی؟ بۆی هەر شتێک کە لە شەرعدا بە چاک دانراوە ئێمە هەوڵی کردنی بدەین ئینشاء الله. خوای پەروەردگار بۆمان باسی ئومەتانی پێشوو دەکات، دەفەرمێ منهم الصالحون، کەسانی ساڵحیان تێدا بوو، کەسانی باشیان تێدا بوو، مەدحیان دەکات خوای گەورە.
کەواتە من و تۆش پێویستە براکەم لەو ساڵحانە بین، لەو چاکانە بین، کەسانێک بین کە شەڕمان نەبێ بۆ خەڵک لە دەست و زمانمان سەلامەت بێت و خەڵک لە ماڵ و خوێنی خۆی ئەمین بێت کە تۆ دەست درێژی ناکەیتە سەری، کەستەمی لێ ناکەیت. و هەروەها دوای ئەوەی کە خۆت لە خۆتدا خۆت ساڵح دەکەیت و خۆت باش دەکەیت، خەتوەیەکی بەرزتر هەیە، گرنگتر هەیە، ئەویش بریتیە لەوەی کە هەوڵی پلەیەکی بەرزتر بدەیت، ئەوەیە کە کەسێکی موسڵحیش بیت. ئەم پلەیە بێگومان پلەیەکی بەرزترە، دەرەجەیەکی عالیترە، خاوەنەکەی لای خوا ڕێزدارتر و خۆشەویستتر و نزیکترە، چونکە بەوە ئیکتیفای نەکردەوە بڵێ من خۆم چاک دەکەم و تەواو. نە، ئێستا لە خەمی غەیری خۆشیدایە، لە خەمی خەڵکیشدایە کە خەڵکیش چاکات، لە خەمی منداڵیدایە، لە خەمی خێزانیدایە، لە خەمی عەشیرەت و خزمەکەیدایە، لە خەمی شارەکەیدایە، لە خەمی وڵاتەکەیدایە، لە خەمی میلەتەکەیدایە. خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردوون عەلەیهیم السەڵات وەسەلام تەنها بۆ ئەوە نەیناردوون کە خۆتان لە خۆتاندا باش بن، ناردنی کە هەوڵی باشکردنی کۆمەلگا بدەن و لە چێشەوە دەست پێ بکەن و ئەنذر عەشیرەتەکە الئەقرەبین، ئینزاری چێ بکە، هۆز و گەلە نزیکەکەت لەوانەوە دەست پێ بکە، لەوانەوە دەست پێ بکە. کەواتە براکانم تەماشا دەکەین پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام دەستیان پێ کردووە لە ئەقرەبەوە، لە نزیکەوە، وردە وردە تاوەکو داوەکەی ئەوان فراوان بووە، ئیسلاح و چاکسازیەکەیان بڵاو بۆتەوە. و گەورەترین موسڵحیش لەسەر ڕووی زەویدا کە هاتبێتە وجود بریتیە بۆ لە پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام کە داوای ئیسلاحی ئەو بۆ خەڵک هەموو دنیای گرتەوە، هەموو سەرزەوی گرتوتەوە و هەر شوێنێکیش کە مابێ ئەخیری زەمان واتە ڕۆژی قیامەت نایە، دنیا کۆتایی نایە تاوەکو ئەو داوە ئیسلاحی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام نەگاتە ئەوێ. مەشریق و مەغریب بگاتە کوێ داوای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ ئیسلاحی میلەت و عیباد و بیلاد دەگا پێی. خوای پەروەردگار پێغەمبەری نار عەلەیهی السەڵات وەسەلام بۆچی؟ لتخرج الناس من الظلمات إلى النور، بۆ ئەوەی ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام تۆ خەڵکی دەرکەیت لە تاریکاییەکانەوە، لە زوڵمەوە، لە فەسادیەوە، لە گەندەڵیەوە، لە خراپەکاریەوە، لە بەدڕەوشتیەوە، لە جەهل و نەفامیەوە، لە خوێنڕێژی و کاولکاریەوە، لە دزی و خیانەتکاریەوە، لە هەموو ئەوانە دەریانکەی لە شیرک و کوفرەوە. بۆچی؟ بۆ ڕووناچی. ئەمە ئیسلاحە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەوە ئیکتیفای نەکرد سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ بڵێ من تەواو ئەوەی کە خوای پەروەردگار داوام لێ دەکا وەکو شەخصی خۆم بۆ خودی خۆم من پێی هەڵدەستم، ئەوەتە شەو نوێژ دەکەم، ئەوەتە قورئان دەخوێنم، ئەوەتە زیکری خوا دەکەم، ئەوەتە نوێژ دەکەم، بە ڕۆژوو دەبم، حەج دەکەم، عومرە دەکەم، تەواو. نە، ئەویش و پێغەمبەرانی تریش عەلەیهیم السەڵات وەسەلام بە پرۆژ بوون بۆ قەومەکەی خۆیان. یا قەومەنا یا قەومی، حەج پێغەمبەرێک هاتووە تەماشا دەکەین سەڵات سەلامی خۆیان لەسەر بێ بانگی قەومەکەی خۆیانیان کردووە، لە خەم ئەوان دابوون، لە خزمەت ئەوان دابوون، تا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ من باسی پێغەمبەرێک دەکا کە ضربه قومه فأدموه وهو يقول الله يمسح الدم عن وجهه ويقول اللهم اهد قومي فإنهم لا يعلمون. باسی ڕەحمەت و شەفەقەت و ئیخلاص و دڵسۆزی پێغەمبەرێک دەکات سەڵات سەلامی خوای گەورەیان لێبێ کە قەومەکەی لێیان داوە، دەموچاویان بە خوێن داهێناوە، ئەویش خوێنەکە لە دەموچاوی دەسڕێتەوە دەڵێ خوا هیدایەتی قەومەکەم بدەی، تێناگەن، ئەوانە نازانن، خوا هیدایەتیان دەی کە هیدایەت بدرێن و تێبگەن
لە جیاتیەوەی ئەزیەتی پێغەمبەرەکەیان بدەن عەلەیهی سەڵات وسەلام شوێنی دەکەون و بە قسەی دەکەن. بۆیە براکانم ئەوە داوای پێغەمبەران بۆ سەڵات وسەلامی خوای گەورەیان لەسەر بێ کە دوای تربیەی خۆیان ئەوەتە خوای پەروەردگار پلە بە پلە نوێژی لەسەر پێغەمبەر فەرز کرد عەلەیهی سەڵات وسەلام، شەو نوێژی لەسەر فەرز کرد، ڕۆژووی سونەت دەگرێت، جگە لە فەرزەکە زیکر، قورئان خوێندن، چاکەکاری، ئیعتیکافکردن. جا ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام قم فەئەنذر، هەڵسە ئەی محەممەد عەلەیهی سەڵات، هەڵسە ئینزار کە، هەڵسە نەسیحەت کە، هەڵسە ئامۆژگاری بکە. ئەوە کافی نییە کە خۆت داپۆشی لەژێر بەتانیەکە و لە ماڵێکدا بە ئیسراحەت دانیشی و بڵێ من خواپەرستی دەکەم. یا ئەیها المزەمل، ئەی ئەو کەسەی خۆت پێچاوەتەوە، هەڵسە داعوە بکە، هەڵسە بانگەوازی بکە. یا ئەیها المدەثر، ئەم دوو سوورەتە کە هاتە خوارەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵسا و دەستی کرد بە داعوەکردن و بانگەوازیکردن کە ئەمەش بۆ ئیسلاحی میلەت و کۆمەلگا و موجتەمەعە. بۆیە براکانم لێرەوە ئەوە تێدەگەین ئەو شیعارە عەلمانیەتەی کە هەیە ئیسلام بۆ خۆت و دیموکراسیش بۆ هەمووان، لەمە قسەیەکی پوچەڵە. نەخێر، ئیسلام بۆ تۆش و بۆ تاچیش و بۆ کۆمەڵیش. هەروەکو چۆن تاکەکان بە ئیسلام ساڵح دەبن، کۆمەلگاش بە ئیسلام ساڵح دەبێت، کۆمەلگایەکی بەختەوەر دەبێت. ئەمجا خۆی لە خۆیدا ئەمە قسەیەکی متەناقض و دژبەیەکە. ئیسلام بۆ تاک، دیموکراسیت بۆ هەمووان. یعنی من کە بە تەنها موسڵمانم، بەڵام کە لەگەڵ تۆ تێکەڵ بووم بووین بە هەمووان، واز لە ئیسلام بێنم شەریعەت و یاسا و دەستورێکی تر بگرمە دەست، چۆن دەبێت کەواتە؟ ئەمە ئەو ئیزدیواجیەت و تەناقوڵە چییە؟ تۆ تاکێکیت بە تەنهای موسڵمانیت، کە لە ماڵەوە بە تەنهای موسڵمانیت، باشە. ئەی کە چوم لەگەڵ براکەم دانیشتم هەر موسڵمانم، کە لەگەڵ باوکم هەر موسڵمانم، لەگەڵ خێزانم هەر موسڵمانم، ئەی کە چوومە بازار هەر موسڵمانیت، کە شتت کڕی هەر بە موسڵمانی دەیکڕی، بە دوای حەڵاڵ دای و لە حەرام دوور دەکەویتەوە. ئەی کە چوویتە دائیرەیەک، چوویتە قوتابخانەیەک، چوویتە هەر موسڵمانم. ئەی کە بووم بە یعنی هەر موظفێک لە هەر دائیرێک هەر موسڵمانم، کاتە تۆ بەو عەقیدە و بەو ئیمانە و بەو ئەخلاقەی تۆ خۆ کە ئیسلامە لە ناو کۆمەلگادابی هەر ئەوەیە. ئەوەشە کۆمەلگا سەعید و بەختەوەر دەکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاوەکو ئەمری پێ نەکرابوو بە هەڵسان بە دەعوەی ئیسلاحی، یا ئەیها المدەثر یا ئەیها المزەمل، هەر خۆی لە خۆیدا دەچوو لە ئەشکەوتێک عیبادەتی دەکرد و خواپەرستی دەکرد و بیری دەکردەوە لە عەظەمەت و گەورەی خوا. هیچ یەکێک لە موشریکەکان لاریان نەبوو لێی. کەس نەدەهات قسەی پێ بڵێ، کەس نەدەهات دژایەتی بکە، کەس نەدەهات ڕەخنەی لێ بگرێ. کاکە خۆیەتی دەچێت لە ئەشکەوتێک عیبادەتی خوا دەکە. عەلمانیەتیش دەیەوێ تۆ لەو قۆناغەدا بژیت، کاکە بڕۆ لە ئەشکەوتێکە خۆت عیبادەتی خوا بکە تەواو. ئەمما لە ناو کۆمەلگا نابێت سیبغەی دینی پێوە بێت. کۆمەلگا نابێت یعنی بۆنی ئیسلامی لێ بێت، نە. ئەمە ئێمە بەرنامە بۆ کۆمەلگا دادەنین، نەک خوای خالقی ئەرز و ئاسمان. وەالعیاذ بالله. موسڵمان وەکو وتمان دەبێت دەست بە دینەکەیەوە بگرێت لە هەموو زەرفێکدا و لە هەموو شوێنێکیش. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی کرد بە ئیسلاح، داعوەکردن و بانگەوازیکردن، اینجا دوژمنایەتی دەستی پێ کرد. اینجا شەمشەمە کوێرەکان، بەرژەوەند پەرستەکان، جاهیل و نەفامەکان، ئەوانە هەستیان کرد ئەو داعوەی ئیسلاحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە هەموو بوارەکانی ژیاندا ئیسلاح دەکات، ئەوە لە بەرژەوەندی ئەواندا نییە. جاهایان بوو جاهل بوو، تێنە دەگەی جوای دەزانی زەرەرە ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، هەشیان بوو معانیدە، دەزانێت داعوەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەقە، بەڵام بەرژەوەندیەکی تافیهی پوچی شەخسی خۆی ئەوەی دەخستە پێش داعوەی ئیسلام، داعوەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام.
بۆیە براکانم مقامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەرزترین مقامە وە کاتێکی کە ئێمە لە دوای بانگ دوعا دەکەین دەڵێن ئاتی محەممەدەن وبعث الله اللهم مقاما محمودا يعني أو مقامك حمد دەکرێت یایدا سوپاس دەکرێت یایدا تایبەتە مقامێکە بەس بۆ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بۆچی برام چونکە ئەو داوای ئیسلاحی کە ئەو پێی هەڵسا ئەو چاکسازەی کە ئەو پێی هەڵسا هەموو حکوومەتەکانی دنیا کۆکەیتەوە کە دەڵێن چاکسازی و چاکسازی بە یەک لەسەر هەزاری پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیسلاحیان نەکردووە ئەسڵەن زۆرێکیان نازانن چاکسازی چییە چاکسازی ڕیشەیی و حەقیقی نازانن چییە چاکسازی ئەوەی مرۆڤەکان چاک بکرێن کە مرۆڤەکان سەقەت بوون خوار بوون لار بوون ناحاڵی و ناتێگەیشتوو بوون چاکسازی چۆن دەکرێت یعنی بە زەبری کامێرەی شاراوە بە زەبری مراقەبە بە زەبری قووەت و پۆلیس و شورتا بە زەبری نازانم چی ناکرێت دەبێت تاکەکان باش بکرێن ئەو خەڵکە ڕەبت بگرێتەوە بەو خالقەی دروستی کردوون کە خەڵق ڕەبت بۆ بەخوا کە خەڵکی بەسترایەوە بەخوا و هەستی بە مراقەبەی خوا کرد لە خوا ترسا شەرمی لەخوا هەر کەسە لە شوێنی خۆی دەبێتە عەبدێکی صالح عەبدی صالح زائیدەن عەبدی صالح زائیدەن عەبدی صالح لەناو کۆمەلگایکی صالحی لێ دەردەچێنە کۆمەلگایکی صالح و چاکی لێ دەردەچێت بەڵام تۆ بڵێ ئێمە ئیشمان بە عەقیدە و بە ئەخلاق و بە عەمەل و کردەوەی خەڵک نییە زینا دەکا بابی کە عەرەق دەخواتەوە بابی خواتەوە و هەرچی دەیکە عەقیدەی وایە کە جرجێک بپەرستێ مشکیلەمان نییە وانەیەکی مشکیلە نییە چاکسازیش دەکەم چۆن چاکسازی دەکەی چاکسازی چۆن دەگرێت لەگەڵ کەسێک کە تف بەرەو ئاسمان دەکات کە مولحیدێکە دەیەوێت شەڕ لەگەڵ خوا بکات ئەمانە ئەندامی کۆمەڵگا بن چۆن چاکسازی دەکرێت چاکسازی چۆن دەکرێت و بەوەش نابەز ئەندامێکە کەیف خۆی تۆ کۆدە بەڵام ئەمە شتیشی بەدەست بێ وەمە ڕێزی لێ بگیرێ و حسابی بۆ بکرێ بە موسەقەف و ڕۆشنبیر دابدرێ ئەمە کام چاکسازیە بۆی براکانم ئەو چاکسازیە کە ئیسلام پێی هاتووە ئەوە تەواوە عەرەب قەومێکی زۆر زەلیل بوون زۆر پارچە پارچە و دژبەیەک و ناکۆک و پەرتەوازە بوون ژێردەستە بوون پێش ئیسلام کاتێک کە ئیسلام هات خوای پەروەردگار بەهۆی ئیسلامەوە سەری خستن بەرزیکردنەوە بەسەر دوو گەورەترین ئیمپراتۆریەتدا کە چی و چییە ئیمپراتۆریەتی ڕۆم و فرس یعنی ئەمڕۆ بۆ نمونە بڵین نمونەیەک بێنەوە بڵین دەوڵەتێکی عەرەبی سەر دەکەوێت بەسەر رووسیاش و بەسەر ئەمریکاش جەشتیوا چۆن دەبێت خەوە خەیاڵەشتیوە ئەمریکا و رووسیا لەکوێ و بۆ نمونە با بڵین کوێت لەکوێ با بڵین ئوردون لەکوێ مەثەلەن یا عێراق لەکوێ سەرکەوێ بەسەر ئەو دوو وڵاتەدا هەر خەیاڵە هەر بیریشی لێ ناکەنەوە ئەسڵەن بۆ نمونە زۆرێک لە وڵاتی عەرەبی بەس بیر لەوە دەکاتەوە چۆن خۆی لە ئەمریکا نزیک کاتەوە ئەمریکا قبوڵی کات ئەمریکا لێی ڕازی بێت ئەسڵەن بیریش لەوە ناکەنەوە کە ئەوان باڵا دەست بن بەسەر ئەمریکا و رووسیا دەی براکەم کاتی خۆی ئێستا چۆن دەڵێن رووسیا و ئەمریکا لە چاو وڵاتێکی وەکو ئوردن بۆ نمونە چۆنە ئیمپراتۆریەتی فرس و ڕۆم لە چاو عەرەبی قوڕەیش زۆر گەورەتر بوون زۆر خوای پەروەردگار بەرزی کردنەوە بەهۆی ئیسلام سەرکەوتن بەسەر ئیمپراتۆریەتی ڕۆمیش و فارسیش وەکو عومەر ڕەزای خوای گەورەی لێ بفەرمووی نحن قوم أعزنا الله بالإسلام أعزنا الله بالإسلام تيجيشني سرك هذا زاني شوية فمهما ابتغينا العزة بغيره أذلنا الله بغير أو إسلام الدعوة عزت كن خوازل المندكات أو تيستاك عروبة قومية عربية ونازان وطنية وشي أو حالي أنا كدي بينين أو روزع شونا بوي برا كان بهوي إسلام وإنسان بعزت دبي بهوي إسلام والسعيد وكامران دبي سربرز دبي بهێز و بە قووەت دەبێ من كان يريد العزة هەر کەسێک بە دوای عزتدا دەگەڕێ بە دوای دەسەڵات و بەرزی و بەهێزیدا دەگەڕێ ئەوە عزت هەر هەمووی چییە لله جەمیعا عزت هەمووی خوای پەروەردگارە لەگەڵ خوابی خوا عەزیزت دەکا لەگەڵ خوابی خوای گەورە بەڕێز و کەریمت دەکا
کەواتە ئەوەی کە مەطلوبە و خولاسەی باسەکەم بڵاو نەکەینەوە براکانم ئێمە دوو ئەرکمان لەسەرە بە گوێرەی توانا بەڵام ئەرچی یەکەم فەرضی عینە ئەرچی دووەمیان فەرضی کفائیە فەرضی عینەکە ئەوەیە کە هەمومان صالح بین فەرضی عین ئەوەیە هەر یەکێک لە ئێمە پێویستە کەسێکی صالح بێت بە ژن و بە پیاو بە گەنج و بە پیر و لاو هەمووی هەر یەکێک لە ئێمە پێویستە تۆ عەبدێکی صالح ئەوە فەرضی عینە ئەوە نییە بڵێ خۆم مامۆستای ئاینی نیم خۆ من نازانم خوێنەوار نیم ئەگەر نەخوێندەوار بیت ئەگەر هەرچی بیت پێویستە تۆ عەبدێکی صالح بیت کە دەتەوێت بچیتە بەهەشتەوە کە دەتەوێت ژیانت خۆش بێ دەبێ عەبدێکی صالح بی خوای گەورە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى من عمل صالحا اینجا دەفەرمێ وهو مؤمن هەر کەسێک کردەوەی چاک بکە عملی صالح بێ عەبدێکی صالح بێ وهو مؤمن فلنحيينه حياة طيبة أو ئێمە دەیژێنین ژیانێکی باش دەیژێنین ژیانێکی باش ئەوە هەر لە دنیادا تۆ ژیانت باش دەبێت کە چی بی کە عەبدێکی صالح بی لە دنیادا ژیانت باش دەبێت کەواتە براکانم فەرضی عینە لەسەرمان عەبدێکی صالح بین ئەوە یەک بە گوێرەی توانە کە توانا و قابلیەت و ئیمکانیەتت تیادا هەبێ خوای گەورە شتێک لە علمی پێبەخشیبی شتێک لە وەجاهەتی پێبەخشیبی شتێک لە توانە و دەسەڵاتی پێبەخشیبی فەهم و عەقڵ و تێگەیشتنی پێبەخشیبی ئەوە پێویستە بە ئەندازەی ئەو نیعمەتەی خوا پێبەخشی مصلحیش بیت طبعا دەرەجەیەکی بەرزترە بەوە ئیکتفا مەکە بڵێ من کەسێکی باشم نە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەوڵدە چاکەکار بی باش شوێن پەنجەت دیار بێت لەم ئیسلامەدا چیت کردووە هەر یەکێک لێم بابیر لەوە بکاتەوە ئەوە من عەبدێکم با بزانم چیم کردو بۆ دینی خوا چیم کردو بۆ خزمەتی ئیسلام و مسلمانان بۆ خزمەتی میلەتەکەم وڵاتەکەم بۆی بە گوێرەی دینی خوا خزمەتی بکەم چیم کردووە بە هەر یەکێک لە ئێمە پرسیار لە خۆی کە کاکە شوێن دەستی من چییە شوێن پەنجەی من و تۆ چییە چیمان کردو ئێمە لەناو کۆمەلگادا هیچ خێرێکمان پێوەیە هیچ سوودێکمان گەیاندووە هیچ ئیسلاحێکمان کردووە هیچ چاکسازیەکمان پێ دەکرێت پێمان ناکرێ تۆ لەوە گەڕێەوەی سیاسیەکان و حیزبیەکان باسی دەکا چاکسازی و چاکسازی و چاکسازی و معاشەکە چی لە ئیشمان بەوە نییە چکۆ لە بەردەستی ئێمە نییە داهات لە بەردەستی چییە ئەو دەبێت ئەو کێشەیە چارەسەرکە بەڵام چاکسازی ڕیشەیی و حەقیقی ئەوەیە کە سوڵحکەین لەگەڵ خوا هەمومان بگەڕێنەوە لای خوا دەست بە دینەکەمانەوە بگرین تەوبە بکەین لە گوناه و تاوانمان ئەگەر ئاوامان کرد براکانم خوای گەورە سەعید و بەختەوەرمان دەکات توانای خۆی با هەوڵی ئیسلاح بدەین لەوانەیە تۆ مامۆستایەکی ئاینی نەبی بەڵام خوای گەورە عەقڵێک و تێگەیشتنێکی پێداویت و مەکانەت و مەنزیلەتێکی کۆمەڵایەتی پێداویت کاکە دەتوانی ئیسلاحت کە هەبێت دەتوانی چاکسازی بکەیت دەتوانی تەسیرت لەسەر دەوروبەرت هەبێ براکەم دەتوانیت هەبێت هەیە ئیسلاح کۆمەلگا دەکا بە عیلمەکەی هەیە ئیسلاحی کۆمەلگا دەکا بە پارەکە فعلەن کاریگەری هەبوو لە چاکسازی و خزمەتکردندا بۆ ئەوی خوا لێت ڕازی بێ براکەی من خوای گەورەش دەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها صالحون يا مصلحون مصلحون خوای گەورە قەومێک لەناو نادات بە زوڵمێک کە دەیکەن ئەگەر بێت و ئەهلەکەی مصلح بێت نەک صالح ئەگەر صالحیش بن تاوان و دەرچوون لە سنووری خوا هەبێ خوا لە ناوی دەبا بەڵام کە مصلح هەبوو مصلح ئەوەیە کە سەر ڕای خۆی ساڵحە هەوڵی چاکردنی خەڵکیش دەدا خوای گەورە ئەو قەومە دەپارێزێت بۆیە هیچ قەومێک لە ڕابردوودا لە سەردەمی پێغەمبەرانی پێشوو لە کاتێکدا پێغەمبەرەکەی لە ناوی بوو بێ خوا لە ناوی نەبردوون ئیلا ئەمر بە پێغەمبەرەکەی کراوە تۆ بڕۆ دەرەوە ئەم قەومە خراپە شایستەی ئەوە نین تۆیەکی چاک و چاکسازی کار لە ناویان دابی تۆ بڕۆ دەرەوە کە دەچێتە دەرەوە ئینجا غەزەب و عەذابی خوایان بۆ دێت
کەواتە بوونی کەسانی مصلح لە ناو کۆمەڵگادا بریتیە لە ئەمان بۆ ئەو کۆمەڵگایە، بریتیە لە ئاسایش بۆ ئەو کۆمەڵگایە، بریتیە لە پاسەوانێتی و پارێزگاری بۆ ئەو کۆمەڵگایە بوونی کەسی مصلح. بۆیە براکانم عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی یا ڕەسوول الله ئەنەهلەک وەفینە الصالحون، ئێمە ممکنە خوا لە ناومان بەرێ پیاو چاکمان تێدا لەگە هەتێکدا کە پیاو چاکیشمان تێدا؟ قال نعم إذا كثر الخبث، کە خەبەت و پیسی و خراپە زیاد بوو بەڵێ پیاو چاکیش هەبێ ئەوە کۆمەڵگا ناپارێزێت. ئەی چێ دەیپارێزێ؟ پیاو چاک ساڵح نایپارێزێ. چێ دەیپارێزێ بە ئیزنی خوا؟ مصلح. کە مصلح هەبوو نە کۆمەڵگایەکە کەسانیش تێدا ئەمر بە چاکە دەکەن، نەهی لە خراپە دەکەن، دەعوە بانگەوازی خەڵک دەکەن، چاکسازی دەکەن، ئەوە خوای گەورە ئەو کۆمەڵگایە دەپارێزێت. خلاصەی باسەکەمان چییە؟ والعصر إن الإنسان لفي خسر. خوای گەورە دەفەرمێ سوێن دەخوا بکات ئینسان، هەموو ئینسانێک منیش و تۆش و هەر هەمووی لە زەرمەندیدا ئللا ئەوانە نەبن کە صالحیشن مصلحیشن. صالحەکە کامەیە؟ إلا الذين آمنوا وعملوا الصالحات، أو صالحة. خود لخود إيمان تيكردوي چاکە دەکەی صالحی. کافی نییە لەو زەرەرە دەرناچیت تاوەکو مصلحیش نەبی. چۆن؟ وتواصوا بالحق، ئامۆژگاری یەکتر دەکەن بە حەق، ئەوە ئیصلاحە. وەکە ئامۆژگاری خەڵقی لەم یەدع لەنا صاحبە. عومەر دەیفەرمێ ڕەزای خوا لێبێ وتنی قسەی حەق دۆستی بۆ نەهێشتی. قسەیەکی حەق دەکەی کۆمەڵێک کەس لەگەڵ ئەو قسەی تۆ نایەتەوە جنێوت پێ دەڵێت، دەڵێ خەڵچینە زێدەڕە و مەبن لە دینداریەکەتاندا، زێدەڕەوی مەکەن، غولو مەکەن. مسلمان بە کافر مەزانە، ئەوەی ئەو عەقڵیەتی زێدەڕەوەی هەیە دێت دەست دەکا بە جنێو بارانت، دوژایەتی دەکە. ئایا چۆن ئەوە؟ دەڵێ کاکە زێدەڕەوی مەکەن لە بە گومڕادانان و مبتەدیعدانانی ئەهلی سونە، ئەوە دەست دەکا بە جنێودان پێت و تۆمەت و گومان دروستکردن و بوهتان بۆ کردنت. دەڵێ کاکە گۆڕپەرست مەبە، لە خوا بترسە و داوا لە خوا بکە و هانا بۆ خوا بەرە. ئەوجا ئەویش دەست دەکا بە تۆمەت بۆ دروستکردن و ئەمانە بەکرێ گیراون، ئەمانە دژی پیاو چاکانن، ئەمانە دینی تازێ. هەر دەڵێ علمانی مەبە و لە خوا بترسە و مەبە سەبەبی نەهامەتی بۆ وڵاتەکەت. ئەلەم تەڕە إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار. ئەوانەی کە لە جیاتی سوپاسکردنی خوا لەسەر نعمەتەکانی کوفرانە بە خوا دەکەن، ئەوانە قەومەکەیان تووشی بە هیلاک چوون دەکەن. دوێنێ شەو گومڕایەک بێدینێک لە شاشەی یەکێک لە کەناڵە ئاسمانیەکان قسەی دەکرد. ئێمە ئەو بەرنامەی کە ئێمە ئیشی لێ دەکەین سوپاسی دەستمان دەکەین. یعنی سبحان الله، ئەمە لەلایەکە و کوفرێکی ئاشکرا، لای شەو بێعەقڵیەکی ڕوون و ئاشکرا. دەیگوت سوپاسی ڕخۆڵە دەکەین، ئەگەر ڕێخۆڵە باشەوە خواردنەکەی هەزم نەکرد و حەلی نەکرد و دەرنەچوە، جا چ دەکەی؟ وا دەزانێت ڕخۆڵەکە دەیکا. ناڵێ سوپاسی خوا دەکەم کە لاشەیەکی تەندروستی داومێ، چی بکەی؟ لەگەڵ سروشدا بکەی، سوڵح لەگەڵ ڕۆکدا بکە، لەگەڵ لاشەکانی خۆت ئاش بەرەوە. خۆ من توش نهاتیم نەبوو لەگەڵ لاشەی خۆم تا ئاش بمەوە لەگەڵی. دەبێت لەگەڵ گژوجیا ئاش بینەوە، لەمە دوا گژوجیا بخۆین، شەربەت بخۆینەوە. دووەردە حیا نەما. ئێستا من متمانەم بەخۆم هەیە، متمانە بەخۆیە باسی عەوڕەتی خۆی بکە، باسی چ بکە. یعنی چکەیەکێ لە بەرنامەکانیان ئەوەیە تۆ دەبێت دانیشی لەگەڵ هەموو ئەندامێکی جوزئیەتێکی لاشەی خۆت بدوێ و قسەی لەگەڵ بکەی. دواش بێ لە ناو گروپەکەدا باسی کەی من لەگەڵ فلان شوێنی لاشەمدا جەستەمدا قسەم کردو. ئاوە حیایان پێ ناهێڵن کە حیا نەما چی؟ وفوضت أمري إليك وألجأت ظهري إليك رغبة ورهبة إليك لا ملجأ ولا منجا منك إلا إليك. بس خوا حیا ئەوەی تر چییە؟ کابرای تەکفیری تووڕە بێ، علمانی تووڕە بێ، نازانم بەدڕەوە شتێک تووڕە دەبێ، چێ تووڕە دەبێ، با تووڕە بن چییە؟ هیچ نییە، هیچ. ئەگەر خوا ڕازی بێلێت بینی تۆ خوا صالح و چاک بێت گوێ مەدە کەس تەواو. کەواتە براکانم خوای گەورە فەرمووی وتەواصەو بالحەق، کە دەستت کرد بە ئیصلاح ئەزیەت دەدرێ، بۆیە پێویستت بە سەبرە. خوای گەورە فەرمووی وتەواصەو بالصبر، دەبێت سەبریش بکە، سەبر بگرە لەسەری. نەک وەڵا کورە بابە من تااقەتیم بەزمەم نییە،
واز دێنم و تەواو نابێت تا ڕۆژی مردنت براکەم ئیستیقامەتت هەبێ لەسەر ئەم دینە لەسەر ئەم دوو خەتوەیە ڕۆژانە محاسبەی خۆت کە ئەمڕۆی من ڕۆژێکی وابوو کە من صالح بووم تایدا یا ئەمڕۆ لە صالحەوە بەرە و ناساڵحی ڕۆیشتم محاسبەی خۆت کە بەردەوام صالح بە وەلەوەش زیاتر طموحت هەبێ ئایا من جگە لەوەی کە ئەمڕۆ الحەمدولله عملی صالحم کردووە نوێژی جەماعەتم کردووە نوێژی بەیانیم کردووە زیکری بەیانی خوێندووە وهروەها تاعەتەکانم کردووە جگە لەوە ئایا هیچ شتێکم کردووە ئیسلاح بێ چاکسازی بێ ئایا کەلیمەیەکی خێرم وتووە ئایا یارمەتی کەسێکم داوە ئایا دەستی کەسێکم گرتووە بۆ سەر ڕێگای ڕاست ئایا نەهیم لە خراپەیەک کردووە براکانم بەخوا ئەم دوو شتەیە ژیان لەم دووەدا کۆتایی دێ کە مردیت و گەڕایتەوە لای خوا من الذي مات رجل صالح ومصلح أم رجل فاسد ومفسد کەسێکی باش و چاکساز مرد یا کەسێکی فاسد و مفسد مرد کامیان مرد پەنا بە رەب العالەمین با هەوڵدەین براکانم کەسانی چاک بین و چاکساز بین لەناو کۆمەڵگادا با شوێن پەنجە و شوێن دەستمان دیار بێ لە خزمەتکردندا هەمووشی گرنگتر لە هەمووی چیە نیەتمان ڕەزابوونی خوا بێ خوای گەورە لێمان ڕازی بێ ئەخیرمان خێرکە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە خوای گەورە ئەجرتان نووسێ براکانم خوای گەورە ئەم مەجلیسە پڕ بەرەکەت و ڕەحمەت کە بەو بەڕێزانەش کە متابعەیان کردووە لە ئینتەرنێت خوای گەورە جزای ئەوانیش داتەوە ئەوانش کە پیشەیانە کاتێک ئیستراحەت دەکەن کە جنێو بدەن خوا هیدایەتیان دەن هەر دەڵێن وەکو پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون خوا هیدایەتی ئەوانە بدەی کە تێناگەن و نازانن و لە جنێودان زیاتر هیچی تریان لەدەست نایەت والحمد لله وصلى الله وسلم على رسول الله سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته